دوای ئەوەی لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە بەهۆی دروستکردنی ژمارەیەک بەنداو ئاوی زێی بچووک گیرایەوە کاردانەوەی جای لێکەوتەوە و وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێمی کوردستانیش لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ئەوەی ئاشکرا کرد لە ئێستادا وڵاتی ئێران 20 بەنداوی لەسەر زەی بچووک دروست دەکات. هەروەک وڵاتی تورکیا بە هەمان شێوە لە چوارچەوەی پرۆژەی گابدا 22 بەنداو لەسەر ئەو ئاوانە دروست کردووە کە دەرژێنە هەرێمەوە. وەزیری کشتتوکاڵ ئەوەشی ڕوون کردەوە بۆ ئەو مەبەستە وڵاتی ئێرانمان ئاگادار کردووەتەوە، هەروەک حکوومەتی عێراقیمان ئاگادار کردووەتەوە لەگەڵ سەرۆکی حکوومەت و جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێم. چ لە بەنداوی دوکان چ لە بەنداوی دەربەندی خان ئێمە ناسارین بەڕاستی ئاوی زیاتر گرت بدەینەوە، چونکە پێویستمان پێیەتی بۆ خواردنەوە بەشی سەرەکی بۆ خواردنەوە ناکرێت بەڕاستی ینی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێ ئاو بکەین. ئێمە ناسارین لەمەوەدا ئاوی زیاتر گرت بدەینەوە، بۆیە ناسارین ئاوی کەمتر بکەینەوە. یعنی گەیشتێک باسیشی کرد بەڕاستی ئێمە بە عێراقشمان ڕاگەیاندووە، ئێمە نامانەوە هیچ هاوڵاتێک بەڕاستی بەهۆی ئەوە کە ئێران بەنداوێک دروست دەکات ئاو لێمە دەگرێت ئێمە ئاو لە عێراق بگرینەوە، بەڵکو ئێمە ناسەر دەبین ئاوگر بدەینەوە. لە بەشێکی تری و کۆنگرە ڕۆژنامەوانیدا سەبارەت بە وەرگرتنی گەنیمی جوتیاران وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند هەرێم پێویستی بە 550,000 تەن گەنم هەیە و پێویستە حکوومەتی هەرێم بیکڕێتەوە نەک هەوڵ بدات عێراق بیکڕێتەوە. لە ئێستادا پێویستە لەگەڵ ئامادەکاری بۆ ئەنجامدانی ڕفراندۆم هەوڵ بدرێت نانی 3 ساڵی هاوڵاتیان بکڕینەوە، چونکە دواتر کێشەکان لەوە گەورەتر دەبێت. باشترین و چارەسەری ئەم کێشەیە ئەوەیە کە ئێمە گەنمی خۆمان بخۆمان بکڕینەوە. ئەگەر ئەوەش نەبێت کە ینی بۆ من 1 ملیۆن تەن هاتووە بە هەرێم ناکردرێتەوە زۆر یاد لە پێداویست خۆمان زیاترە، بابین بەلایانی کەم ئەوەی کە پێویستمان پێێت نزیکەی 550,000 تەنمان پێویستە بۆ هەرێمی کوردستان ئێمە خۆ بکڕینەوە خۆمان بیکڕینەوە. لە کۆتایی کۆنگرە ڕۆژنامەوانیدا وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێمی کوردستان هۆشداری دایە لایەنە سیاسیەکانی هەرێم کە لە ئاست مەترسی ئەو کێشەیەدا بێدەنگ نەبن، چونکە بەگرتنەوەی ئاو لەسەر هەرێم نزیکەی 90,000 کەس لە دانیشتوانی قەڵاتزیە بێ ئاو دەبن. هەروەک پرۆژەکانی ماسی و کشتتوکاڵ خوار بەنداوی دوکانیش لەگەڵ بەشێک لە پرۆژی ئاوی سلێمانی بەتاوی پەکی دەکەوێت. بۆیە ئێمەش ناچارین کە ڕێژەیەکی زیاتر ئاو گل بدەینەوە. سیروان حوسێن، کوردسات نیوز، هەولێر.